هۆکاری باشبوون زۆر گرنگە مامۆستای تەلەبەت چاوەڕی ئەواکە تەلەبەت تەنها قسەی ناوێ ئەو قسانەی لەناو پۆلا دەیکەین باش بخوێنن ئینشەڵا دەرەجانەوە تەبانەوە ئەوە هینەوە بەڵگە نەویستە باش بخوێنم دەرەجایانم وە کەیدنە بەس چۆن باش بخوێنم بەس کات مەفەوتیانن تاکیدم ناجەح بنەی لەوە ئەو خۆی ئەوە هیچ مەجاری تێدا نییە بە نەنکشم بڵێ تەمەنی 90 ساڵە ئەیزانێ بەس چۆن کاتم بۆ بگەڕێتەوە سۆشیال میدیا بەکارمەهێنن دڵیام ئینشەڵا یەک و یەک فەرقەکە ئەوەی لەوە ڕاستە خۆشم ئەزانم بەبێ ئەوەی تۆ مامۆستا بیت و پێم بڵێ من زانیم سۆشیال میدیا قوڕی کردو بەسەرما بەس چۆن ئاڵوودەبوون بە سۆشیال میدیا کەمکەمەوە کێ هاوکارم بێ یان بەعکسەوە ئەسڵەن تۆ کۆبوونەوەیکی دایکان و باوکان بکەی بڵێ دایکان و باوکانی بەڕێز هەفتەی داهاتوو ئیزندانە بۆ پۆلی 12 بە قسەی برای خۆت و خوشکی خۆتان بکەن وایفی با لە ماڵتانە نەمێنێ تەواو لە 100 دایک و باوکەی کە هاتووە 50شی بە قسەتت کە کاتە کاریگەریە بووە کاتە چکە خۆ چاکە زاری باوک لەو لاوە فەیسبووکی پێ بە کوڕە لە بەکاری مێنێ نابێ لما تقولون ما لا تفعلون ما بكلك نه بو خوي سي تلفزيونك ها القا لدواء القا بو نمونه مشتي لي قرتو بكشكش لبرو اوديو بخينا على درجاكش بقرا متوزع زياده كما يدوا تور كامي بيك قبولي ناكم ام وزع خويا موزع قبول نكيت ام ظلم قبول نكيت شلون بيت ولا بويا واش خالك زور قرنقو مهمه ها جينجا زور قرنقا برزا مامۆستا بەڕێزەکان پێم خۆشە دوای ئەمە بەس تەنها سەرەداوەکانە دڵنیام ئێوە تەجروبەدارن و هەر یەکەی بۆ خۆی کتێبێک لەسەرم قسانتە ژینگە گرنگ وەکو چی خەریکە بێئومێد دەبێت لەبەروی لە دواوە دانیشێ ئیکەمە پێشەوە بێئومێد دەبێت لەم پۆلە مەجاری تیای کەمە پۆلێکی تر هەچەنە لە کوردستانی خۆمان کولتورە لە دوای نیوەی ساڵ پۆل ناگۆڕێ ئەوە ڕەنگە بۆ مەکتەبێکی بۆ نمونە ناحکومی قورسە مامۆستا بۆ لەبەروی ئەم پۆلە 30 دەرزی پێڵێتەوە پۆلەکەی ئەودی و هەر 12 100 دەرزی پێڵێتەوە بەس بۆ مەکتەبێک کە ناحکومیە هەمان مامۆستا کیمیا و فیزیا بۆ دەستمان کراوە نەبێ مامۆستا بۆ مانگێک ئەم تەلەبێ شوێن گۆڕکەی پێ نەکەم بۆ داینە بڕم لە سین و سات و جیم بۆ لە دواوە نەیهێنمە پێشەوە بۆ ئەسڵەن لە ئەلفۆنەی بم بۆ مەسەن بۆ دالە بۆ جیمە بۆ وای لێ نەکەم بۆ ئەگەر مەجای تێدایە کەم تا زۆر وابی گوازمەوە ئیتر ئەسڵەن کاتەکانیشی جیاواز بێت ئەوان سعات بۆ 12 تەواو بن ئەم مەکتەب ئەم پۆلی تر سعات یەک تەواو بێ نەخێر ئەوانی تر 11 تەواو بن ئەمیان پێک ئەمە سعات 11 وەرزشیە بەس ئەوەی ترانی نەچوە ئەمەیە ئەم ژینگەیەتێکیدا ئەم ژینگەیەتێکیدا بۆیە من دیقەتم داوە ئەگەر بمان و ئیش لەسەر بێئومێدبوونی تەرەوە کرد بێ ژینگەکەی باشکن یەکەم ژینگەی پۆلەکەی دووەم ژینگەی خۆت چی ئەڵێ تۆزە من و تۆش زۆر چڕ و چاومان نەداوە بە یەکا پیا و ڕاست بڕۆ کێڵێ من و تۆش مڕوو مۆچنی لە ناو پۆلەکە کێڵێ لە من و تۆش عەنتەریاد ناکەین لە ناو پۆلەکەڵێ چی جەماعەت جووە بگرن ظاهیرەن هەمووتان ماونەتەوە ئاخر بۆی ئەعلانی شەڕم لەگەڵاکەی بۆی ئەعلانی شەڕم لەگەڵاکەی هەی خوا بکەم بەگشتە وایە نەمە حەقیقەتێکە هەمومانەمە لە ناو واقعەکەین ئەی بۆچی ئەمەلێک نەبەخشیتەوە بۆچی ئومێدێک نەبەخشیتەوە کاتە کە دەڵێن چۆن بێئومێدی تەلەبەکان چاکەین جار وایە ژینگەکە ژینگەی دایک و باوک ژینگەی ماڵ ژینگەی خانەوادا ئێمە حاڵەتێکمان هەبوو لەم ماوەیە کە لە قوتابخانەیە کچەکە تەواو خەریکە خراپە بێ دوایی سیرمان کرد کە چوونە بنج و بنەوانەوە دایکەکە لە ئان و ئۆنی ئەوایە تەلاقی خۆی وەرگرێ لە پیاوەکەی خیانەتی لێ کردو ناچمە تەفسیلەوە بەس ئافرەتەکەم بان کرد دایکەکەم بان کرد وتم تۆ دڵسۆزی خۆتی بەڵێ دڵسۆزی کچەکەتی بەڵێ کچەکەشت لە داهاتوە بە تەلاقدان مەدە بە قسەم کە 3 مانگ 4 مانگ چاوەڕێک اینجاکە پێی وتم وڵا زۆر باشە و چاکە و بسمینای لێ کردووە کچەکە کاکتۆ نازانم چیت بە دایکم و تۆ بەس هەستەکەم زۆر فەرقی کردو ژینگەکەمان گۆڕی بارودۆخەکەمان گۆڕی کەواتەوەش خاڵێکی تر کە گرنگ و مویمە بۆیە لە کۆتاییم بڕگەی یەکەمە پێم خۆشە بە هەمومانەوە بڵین زۆر گرنگ و مویمە مامۆستان یەکەم شت مامۆستاکە و ڕابەری پۆلەکە و قوتابخانەکە و قوتابیەکە چێک یۆرسێڵف هەڵسەنگاندنێکی خۆت بکە کوڕم گیرفانی خۆت مۆبایلەکەت گروپ چاتت چاتیرت زۆر فەرقەکە بێئومێدیەکەی چاکە بێ دوو چێک یۆر ئینەمی دوژمنەکانی خۆت بناسە ئەگەر نەیناسی تۆ پێی بڵێ ڕۆژێک واز لە کیمیا بێنە هەتوو ئەمەنە کیمیاد بوت ئەو هەر 3 هێنێ لە 10 هەر 5 هێنێ لە 20 دقی چێکە ڕۆژە کیمیاکە داخە و بیکە بە دوژمنەکانی خۆتان با دوژمنی خۆتان پێ بناسێنم لە مۆبایل و سەتەلایتەوە بیگرە هەتا حیزبایەتی هەتا پارەکەی گیرفانی کە زۆر جار دوژمنێتی چکەگەر ئەو پارە زۆرەی پێنە وایە ڤایپ و جگەرە و نێرگەلەی ناخوارد
ئەو پارە زۆرە قوڕی کرد بەسەریا خێری دایکی نەنووسێوتی من بە حیاتی بۆ خۆم پارێ زۆرم نەبین و نایڵم کچەکەم بێ پارە بێ آخر ئاوا قوڕت کرد بەسەریا بۆیە زۆر جارێمەی مامۆستاکان بووینەتە پەن بەدەست کچ و کوڕە پارەدار و گیرفان پڕەکان و کە بۆ داهاتوش دڵنیام کۆمەلگا باجەکەیە دەینەوە بۆیە ئەوەش گرنگم و تایم زۆر گرنگە تایم زۆر گرنگە کات ئەگەر بمانەوە بێئومێدی کەم بکەینەوە دەبێت ئیشی لەسەر بکەین من لەمەیە کەمە بینم لە کوردستان بۆ نمونە چۆنە لەگەڵ ئیدارە بڵی لەمە دوا بە هیچ شێوەیەک نابێت لە دەرزی سێم زیاتر دەرزی من کە کیمیایە بۆم دانن چکە لە دوای دەرزی سێم هەستەکەم تەلەبەت تەرکیزی کەمە بێت مامۆستایەک لەوڵە چی مامۆستا بیرکاری زۆر نەکەوتووە تکایە بیرکاری لەمە دوا دەرزی یەکەمم بۆ دانن لەولاوە بۆ نمونە مامۆستا بەڕێزە بۆ نمونە حیاڵێت وەڵی مامۆستایان ڕەحمەتتان لێبێ برا وەڵڵاهی بە 35 دقەیەک ناوترێت وەڵی سەلام عەلەیکم خوا حافیزی چی نەمایەوە لەو بەینەشە تەلەبە 35 دقەیم بۆ دامەنێن ڕەحمەتتان لێبێ ئەم دوای نیوی ساڵ ئەم دوو سێ مانگە دوو سێ وانەی دەبڵم بدەنێ با من 70 دقەم بەدەستەوە بێ بە دڵی خۆم بتوانم بزانم چیەڵێم کەواتە سەرەکەی بە تایمەکە ئەگۆڕێ بە جەدوەلەکە بە شێوازەکە ئەگۆڕێ تەنانەت جاروایە تایمەکە بۆ هێنانەوەی تەلەبەکە کە گرنگ و مویمە دوای فرێند برادەر کە پێشتر ئاماژەیەکم پێ کرد بۆی تەلەبەکانمان بێئومێد نەبن و باشیان کەین ئیش لەسەر برادەرەکانیم بکە بەدوونەوە هەیە لە ڕووی طبیەوە باز کراوە بەدوونەوە هەیە یان زۆر مشاغیبەکە لە پۆلەکە دەرەکەم و ئەیبم بۆ پۆلێکی تری فول گەنج و فول جدی کە ئاواکەمی دەست بەرزەکاتەوە خۆی خەجاڵت بیگرێت نوکتە ئەکات لەسەر ڕقم کەس پێ ناکەنێ برادرێ باسی کرد مامۆستایەکە بۆ خۆشی گەڕوتی برادرێکی تەلەبێکی چوختین بر بۆ پۆلێکی جدی ئەوی وایە زانی وەکو جاران ئاوای بکە داوی پێەکەنی ئەوی نوکتەیە کرد کەس پێ ناکەنی مۆڕیان لێ کرد وتی دوای ماوەی خۆشی هێور بۆ تاو کرمەکەی مرد هەبە جدی هەخۆ وەکو هی ناخۆ کوردەواریان کردمەکە ملیانە هانێدا و تەژیعێدا و هۆرمۆناتە و چی بکە و ئاوا بکە و گاڵتە بکە و حلکە حلکە و پێکەنین کە و تەقەتەقە کۆتی کە بردمانە گورپەکەوتی سرم کرد هێور بووەوە هادێ بووە بەزەبت بۆیە بەدوونەوە یان تەمەڵەکە دەبەمە با ناوی نەڕێن تەمەڵ کەم ئاستەکە دەبمە ناو پۆلێک بۆی تۆزێ شعور بیگرێ باش بێ یان بەعکسەوە ئەوەی کە کەم تا زۆر جدی و مەزبوطە لەو ژووریا زیادی دەکەم کەواتە بە هەردوو جۆرەکە من ئەتوانم ئەم فرێندانە باش و چاک و مەزبوط کەم